هیوادارم کاک فاخیر بە زووترین کات بێ سەخت و پێی بە هاوکاری برات ببێ و جەمعەتی پایتەخت دەمەوێ بە زووترین کات ڕێز سڵامێ لۆ مدیری چاوی ماچ دەکەم دەمەوێت نییە شتێکم لۆ بکاتن نەبی لە کوردستانی ئەو کوڕێکی چەم گاز دەکا بابە وەرە دەستم بگرێ بم بە دەرێ ئیمکانێتم بێ بەمە دەرێ ئەمن چار مندارم هەیە دووملەکە نەخۆ من دووشمەکەم بامیش دەکەم بەخوای ئەوانی شاگردن ئێستا ناتوانم کارکەم ئەومان کە لە مارێک کەوتومە بەخوای مانگی دکتۆر دایم ئەوە 20 ڕۆژی لۆ دانایمە 20 ڕۆژی لۆ دانایمە کاکە ناتانم ئیشکەم ئەمن لەسەر جێگا کەتیمە لەسەر جێگای کەتیمە کا دکتۆر پێم گوتە بەیز زۆرەکی نابی ئیشکەی کاکە ئەمە پارەم ناوێ بڕۆم بدەنە خەستەخانەی بزانە خەستەخانە ستان پێدەرێ ئەمن پارەکەی وەرناگرم بەخوای برام هەتا هەزاریش بی لۆ من زۆرە.